سەبات بە پرۆژەی وەبەرهێنان کۆمپانیای گاردینە قەڵای شێروانە پرۆژەیەکی وەبەرهێنانە مۆڵەتی 942 هەیە لە بەرواری 28 دەی 2019 وەری گوتووە ئەوە پێکاتێ پرۆژەکە پێکاتە لە 600 یەکەی نیشتە جێبوون 200 متری ئەوانە بۆ حەزەکەم زیاتر ڕوونکردنەوە دەم لەسەر ئەوەی کە بۆ مامۆستایان و فەرمانبەرانە ئەو 600 422 وێلا هەیە خان و 200 متری دوو قات لە خۆی ئەگرێ وێلاکانش دوو تایپن 300 متری و 200 متری دوو قات دوو قوتابخانە تایە بنکەی تەندروستی تایە ئاگرکوژێنەوەی تایە کۆمەلگای وەرزشی تایە سەوزایی نزگەی 120 پرۆژەی بازرگانی تێدایە داهێنگای تێدایە ڕۆزەی تێدایە یەکەی پاڵاتنی ئاوی قرس بۆی دانریاوە کە لە پرۆژەکان تێ ڕەنگەی وەک بە شێوازی مۆدرن نەکرایوە ڕووبەر زەوەکەی 284 دۆنمە